ورگتنا پیزاین زتر لسر کریز غازه که آیا بردامه یان جی هاتیه چرا سر کرن افدامت با هرش هیش کریز غازه لحولی بردامه بەڵێ کار دیارە گرفتی کەمی غاز تا ئێستا لە شاری هەولێر بەردەوامە بن ئێستا لەسەر ڕێگەی کەرکووک هەولێرم کە لە بینی قوشتەپە و نەحی قوشتەپە و شاری هەولێردا کارگەی غازی لێە من لەبەرەوەی کە هاوڵاتیان ناتوانێت و شاری هەولێردا غاز بەردەست بکەن ناسان ڕوو بکەنە کارگەکان و دەرەوەی شار ئەم ڕێگەیە چەند ئۆتۆمبیلێک هاتوچی پێدا دەکات کار ڕێگەکانی قوشتەپە بە هەولێرەوە دەبەستێتەوە هاوڵاتیان بە ئۆتۆمبیلی خەت و هەندێکیشان 4-5 خانەوادە کۆت دەبنەوە و غازەکانیان بە ئۆتۆمبیلێک دێنن لێرە بیگۆڕن من هاوڵاتێک لێرەیە بۆی زانیاری ورتری لێ وەرگرم دەوێت لەسەر کەمی غاز و قەیرانەکە قسە بکات کە بەردەوامە تۆ لەکوێوە هاتووی بۆ کڕینی غاز بۆ لە هەولێرە دەستخۆشی و بەرنامەتان دەکەم بەڕاستی NRT تاکە بەرنامە و پێشکەش دەکا کەمی غاز ڕاستە قەیران هەیە بەزەم داوا لە مەحافزی هەولێر دەکەم غاز لە ناو داعش نایە غاز لە بەغدایە نایە غاز لە مووسڵ نایە غاز لە خورمەڵە دێ لە قادکەرم دێ بابێت تەوزیعکە ئەوە تقریبا 56 لێرە بەس معمەل غاز هەیە لە سەیتەرەی شێراوە لێ ناگەڕێ غاز داخل بێ خۆ زەمانی حزبی بەعەز نییە لە سەیتەرە دێ دەرە کاکەوە تێوەڵا غازەکەم پێ کاکە غاز بۆ ماڵی خۆیەتی قەیتێکە با غاز بێنێ غاز لە پردێ بە 6500 نارە لێرە بە 7.5 لە بازای ڕەش بە 25000 دینارە ئێستا کە لە بازار غاز بە 25000 بەس کەمی غاز بەس داوا لە پارێزگاری هەولێر دەکەن بەڕاستی بێدەنگە بابێ بە فریا و هەموو خەڵکە بکرێتە بزانێت سڕەیەکە هەندێک کەس پێی دەکردرێ کاکە کابرا دەوڵەمەندە بە 25000 دەکات بەس فەقیرە ڕاتبی نییە چ بکە دەستخۆشتان ئەوە ئێوە لە هەولێرەوە کە هاتوون چەند کەس هاتوون ئەم بتڵان گرفتان بۆ دروستە بێ لێرە لە قەیرانی غاز تشتشکە هەیە من داوا لە کاک بەختیار دەکەم مەسئولی معمەل غازی هەموو هەولێر دەکەم ئێستا کە ئەو غازانە لێ تەوزیع دەکات نایباتە مەحەلەکان ئەگەر لە مەحەلە کۆڵان بە کۆڵان بگەڕێ خەڵک چیشی لێ ڕادۆسێ بەرەم گەرمایە غاز ئێستا لە کۆڵانە نییە ئێستا کابرا ئەگە بێ بت لە غازێ بکرێ بە 25000 ناش دەستی ناکەوێ بۆ لەبەرەوەی نییە 5-6 سیارە تەوزیع دەکەن ئەوە کە دەڕوا بەس دەستخۆشی والله ئەوڕۆ سیارە داخلی هەولێرە نەبوو دوونێ سیارە داخلی هەولێرە نەبووە دوونێ لە پێش معمەل غاز تەوزیع کردیا معمەل غازی هەولێر تێدەگەی ئێستاکەش داوا لە کاک بەختیار دەکەم بابێ فریا هەموو خەڵکەکەوێ پاشێژنە غاز سادەی پاشێژە خەڵک بۆ چێتی ئێستاکە قەیرانە وایە بۆ لە کەرکووک هیچ لە گۆڕێنیە بۆ لە مەتەقەی مێرگەسۆر هیچ لەگەن بۆ ئیلا لە هەولێر کاکە ئەمە خۆ خافڵاندنی خەڵکە بەڕاستی خەڵکی دەخافلێنن دەیانوێت خەڵک هەندێ مەشاکل هەیە خەڵک بەلایە بنێ ئەگەنا قەیرانی غاز بۆ على 2016 على اساس بوري غاز دەڕۆ بۆ تورکیا 130 ئەوروپا دابینی غاز دەکا بەس بۆ لە هەولێر 115 خەڵک غاز وەرناگرێت هاتە بەشاکە 15 غاز تەوزیع دەکرێت دەرێن نەما غاز لێرە بە 7.5 بازای ڕەش بە 25000 دینارە بە 30000 دیناری سەدە فرۆشترێ لێدەگەی دەستخۆشی و بەرنامەتان دەکەم بەس داوا لە پارێزگاری هەولێر دەکەم بەهانە ئەم خەڵکەدا بێ بێدەنگن ئەوەی مەسوولە بێدەنگە ها لەم قەیرانە بەس چێ زەرە دەکا هاوڵاتی زەرە دەکا دەستخۆشتان دەکەم بەڵێ یا کارەوەی کە گوێت لێبوو دیارە ئەمان ئاماژە بۆ دەکەن لە ئێستادا لە بەردەم ئەم کارگەیەدان بۆ ئەوەی بێن بۆی غاز وەرگن دیارە لێرەدا گرفتێکیش دروست بووە ئەوەی کە ئێمە دەبینین کێشە لە نێوان هاوڵاتیان و خاوەن ئۆتۆمبیلەکانیشا دروست بووە بەوەی کە هاوڵاتیان لەگەڵ خاوەن ئۆتۆمبیلەکانە ئاماژە بۆ دەکەن دەڵێن خاوەن ئۆتۆمبیلەکان غازەکان بە تەواوەتی دابەش ناکەن چونکە ئەوەی کە لێرەدا یەکێکە لە بەرپرسی ئەو کارگەی لە پشتی منۆیە نایڵێ ئۆتۆمبیلەکان بڕۆن بۆ ئەوەی بیدەن بۆ هاوڵاتیانەی کە لە ئێستادا سەریان گرتووە ژمارەیەکی زۆر لێرە هاوڵاتی سەری گرتووە بەڵام من چەند جارێک داوام لێ کرد کە قسەمان بۆ بکە وەکو نارتی بەڵام ئامادە نییە ئەو بەرپرسی کارگەی غازەکە قسە بکە گرفتەکە بەردەوامی هەیە تا ئێستا لە هەولێر هاوڵاتیان ئەگەر هاوڵاتی لەقەیرانی دارایی ناچار نین لە هەولێر بە 25000 ئەگەر هەندێک هاوڵاتی هەبن دیارە هاوڵاتی زۆر لێرەیە بەڵام ئەم ئۆتۆمبیلێکە هاتە پشتی بەڵێ هاکار هاوڵاتێکی زۆر لێرێ بەڵام ئەم ئۆتۆمبیلی هاتە پشتی منەوە دیارە ڕێگریەکەی لێ کردم ناتوانم بگەم بە هاوڵاتیەکان چکە ژمارەیەکی زۆری هاوڵاتی لە پشتەوەیەگە بتوانێت هاوڵاتی بێتە ئێرە قسەم بۆ بکەن بەڵام ئەم ئۆتۆمبیلە ئەتوانی قسەمان بۆ بکەیت ئەتوانی قسە بکەیت دیارە ئەو گرفتەکەەوەی ئەم ئۆتۆمبیل هاتە بینی من و هاوڵاتیەکانەوە ناتوانم بەتەواوی بگەم لە هاوڵاتیان ئەگەر گردی هاوکارم بێ من بسمە پشتەوە بتوانم هاوڵاتی وەرگرم ئەگەر بتوانێت گردی من ئەسمە ناوم هاوڵاتیانە ئەسمە ناو هاوڵاتیانەی کە لێرەدان ئەو گرفتی غازەکە هەیە تا ئێستام گرفتی غازە بۆ غازگۆڕینات پێرە ئێرانی براوە ئێوە بەس دەمەوێت هاوڵاتیانەی کە لێرەدان ئەم گرفتە چەندێکە لە هەولێر بەردەوامە به من او زرفه عفتك تنده هل عفتك باش عيبيني بالدروق است باش عيبيني ها بعفتني نشاري 5000 50 زيادتين هولي 5000 زيادتين والله ما 50
25 شان فروشتيها قلتيان كرتنا ب 25 هي بيزميله هو كرت بە 15 کردم والله بە 25 کڕی ئەوڕۆ لە کەس نەزان ئارێ والله نییە بۆ ئەو قلێکم کڕی ئەوم دەست ئەوە نیم کارمە بە ئەو بوتە غازم کردی لە کەس نەزان و هاتوو بۆ ئێرە ئارێ والله ئۆتۆمبیل هاتووی ئۆتۆمبیلی خۆت یا فێڵی خۆم هاتوومە ئارە والله کەواتە لە هۆی گرانیەکەیەکە لە ناو شارانای کردن نییە ناوکرد بنسلاوە هەلێ نییە ئەمەمانمە لە بنسلاوەیە باش ئێوە لە هەمان ئۆتۆمبیلی دەکەن بۆچی نرخەکان بەرزن والله کاکە نازانین بڵێن من لە دوکان کڕیم لە حکومی نەبکڕیوە یعنی لە دوکانەکان نرخەکان بەرزە دوکانەکان نرخەکان بەرزە تۆ بڵی خازر بەچەند کڕیوە لە ماوەی هەفتە والله لب كركوك ويقيك معنا وربع حوت هزار والله تايس ناس انا مراسي والله ناو شار 25 ئەو نرخە چەنێکەوە لێ هاتوو ینی والله لەوەتەی ئەو ئەزمێ دروست بووە ئێستا هیچ لایەنێک هاتوو بەناو کۆڵانەکان بگەڕێ بۆ چی نرخە نەخێر نییە شتە نەوەڵە لە کەی لەسەرت گرتووە والله باشا عرفتني او غازه باشا چەنێکە لێ بله و دیمانین راست خوب